الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد طب القلوب ودوائها وعافية الأبدان وشفائها ونور الأبصار وضيائها، إنك على كل شيء قدير. مسلمانان ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مانگی ڕەجەب ئەهات ئەی فەرموو اللهم بارك في رجب وشعبان وبلغنا رمضان. خوایە بەرەکەت خەرە مانگی شعبان و مانگی ڕەجەبمانەوە بە ئیمان و ئیسلام و سەلامەتی مانگێنەوە مانگی ڕەمەزانی پیرۆز. ئێستا لە مانگی ڕەجەبین کە یەکێکە لەو مانگانەی ئەشهور الحوڕوم، ئەو مانگانەی کەوا قەتل و قیتال و شەڕ تایە حرامە، تیا یاسا و قەدەغە کراوە. منها أربعة حرم. ئەمە ڕێزێکە خوای تەبارەک وتەعالا لەو مانگانەی ناوە. بۆیە عولەما و زانایانی ئێمە فەرموون تاعەت و عیبادەت و سەدەقە و چاکە و خێرکردن تایە مزاعەفە و خێردارترە لە باقی مانگەکانی تر، جگە لە ڕەمەزان. لە ڕەمەزان خێر و بەرەکان زیاترە، هیچ مانگێک وەک مانگی ڕەمەزان نییە. و هەروەها شەڕ و ئاشوب و فیتنە و قەتل و قیتال و گوناه و تاوان و مەعسیەت و سەرپێچی و سنوور بەزاندن وەک چۆن لە هەموو کاد و سادێکە حرامە و تاوانە، بەڵام لە مانگە حرام کراوەکانە زیاتر ئینسان گوناهبار ئەبێ و لە خوا دوور ئەکەوێتەوە، خوا قەهر و غەزەبی خۆی لێ ئەگرێت. ئێمە لەم مانگە پیرۆزاین، ئەوەی کە خوا فەرزی کردووە لەسەرمان واجبە، پێویستە بە ساغی و بە ئیخلاص و بە دڵسۆزیەوە هەستین بە جێبەجێکردنی، بە ئومێدیەوەی خوای تەبارەک وتەعالا دڵمان پڕ لە نور و محەبەتی خۆی و پێغەمبەر بکات صلی الله عليه وسلم، دڵمان ڕووناک بکاتەوە، دوورمان خا لە خەیاڵاتی بەتاڵ و خراپ، لەسەر ڕێگای ڕاست و شەقامی ڕاست و ئیسلام و ئیمان بەردەوام بین. هەمیشە و دائم بە بەردەوامی سیغەی تەوحید و شایەتمان بڵێنەوە لا إله إلا الله ومحمد رسول الله. هەمیشە ئامادە بین بۆ جێبەجێکردنی فەرمانەکانی پەروەردگار، فەرمانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، زیندووکردنەوەی سونەتەکانی، زیندووکردنەوەی سونەتی ئەسحابەکانی، هەڵگرتنی ڕێگا و ڕێبازی ئەوان. هەمیشە و دائم دان بە نیعمەتەکانی پەروەردگارە بنێین و بڵێن خوایە ئەمانە نیعمەتی تۆیە لە ئیمان و لە دین، لە سیحەت و عافیەت، لە ساغی و لە بەرەکات. سپاس گوزاری پەروەردگار بین لەسەری، بە ئومێدەوەی خوا بمان زیادکە بە کاتێکی بەڵا و موسیبەت و ناڕەحەتی دێ بەسەرمانە و خوای گەورە لەسەری تاقیمان ئەکاتەوە. هەر دەبێت سپاس گوزار بین بۆ ئەوەی خوای تەبارەک وتەعالا لەو ئیمتیحانەیە سەرمان خا، پاداشتی باشمان باتەوە. ئینەما یوفە الصابرون ئەجرەهم بغەیری حیساب. پاداشتی خۆگران لەسەر بەڵا و ناڕەحەتی و موسیبەت پاداشتەکەی بێ ئەندازەیە. مسلمان بۆیە هەموو گیان و هەموو ڕۆح و ژیانی پڕ لە خێر و بەرەکەت، خوا خێر و باشەی پێبەخشێ و سپاسێکا لەسەری ئەمە چاکە و پاداشتی بۆ ئەنووسێ و خوا بۆی زیادەکە. کاتێک بە بەڵایەک بە موسیبەتێک تاقیە کاتەوە سەبر و ئارام لەسەر ئەگرێ، بە هەمان شێوە خوا پاداش و چاکەی بۆ ئەنووسێت، مادەم سوپاس گوزارە و شکرانە بژێری پەروەردگارە و حەمد و سەنای خواکە. لە قیامەتیشا سەری بەرزە بە دڵنیاییەوە خوای تەبارەک وتەعالا پاداشتی نەبراوە بۆ ئەوانە دائەنێکەوە لەسەر بەڵا و موسیبەتەکان سابیر و شاکر و خۆگرن و سوپاس گوزارن. پێویستە ئێمە هەمیشە ملکەت بین، پێویستە ئێمە قەت غافڵ نەبین، لە بێ ئاگایان نەبین. ماڵ و مەنزڵمان بە ذکر و بە یادی پەروەردگار ئاوەدان کەینەوە، بە تایبەت لە مانگی ڕەجەبە
چونکە سەلەفی ساڵح و پێشینە باشەکانی ئێمە کە مانگی ڕەجەبە هات بەڕاستی وەک پێشەکی ئامادەکردن بۆ مانگی ڕەمەزان خۆیان تند و تۆڵە کردەوە لە عیبادەتە لە خواپەرستیە خێر و چاکەکانیان زیادە کرد بۆ ئەوەی کەوا مانگی ڕەمەزان هێز و قووەی باشیان تیابێ ئیمانێکی تۆکمە ئیمانێکی بەهێز بە نور و بەرەکاتی ئیلاهیەوە بە ڕۆحێکی پاکەوە پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بکەن. سەلەفێم ومەتەوا بوون ئێمەش بۆ ئەوەی کەوا چاو لەوان بکەین ئەوان پێشینەی ئێمەن گەورەی ئێمەن چاوکردن لەوان ئینسان بەختەوەرەکە بە کە مانگی ڕەجەبە نوێژەکانمان نوقسانێکی تیاوێ مەزبوطی کەین چاکی کەین نوێژەکانی جەماعەتمان بە تایبەت نوێژی بەیانی کە تا ئێستا نەتکردووە بە جەماعەت ئەهد و پەیمانێ بە لەم مانگەوە ئیتر بڵێ ئیتر نوێژەکانی بەیانیشم بە جەماعەتەکەم یەم بۆ مزگەوت بۆ ئەوەی کەوا دڵم پڕ لە نور و بەرەکاتی پەروەردگارکەم و لە زیممەی پەروەردگارا بم هەمیشە. ذکرەکان سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیانیان و ئێواران بە تایبەت ئەو ذکرانەی کەوا لە پاش و پێشی نوێژەکانەوە هەیە ئەوەی لە بەیانیان و ئێوارانە دانراوە ئەمان هەمووی قەڵغانن قەڵای پۆڵاینی موسڵمانن بۆ ئەوەی کەوا شەیطان زەفەری پێ نەبا بۆ ئەوەی کەوا ببێتە مایەی عیززەت و سەربەرزیت تکا و شەفاعەت خوازت لە دنیا و لە قیامەتە بۆیە پێغەمبەرمانە فەرمێت هەر کەسێک بەیانیان و ئێواران نوێژی کرد مەغریب نوێژی بەیانی دانیشتوتی لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير دجار یان زیاتر خوای تبارك وتعالى خێر و پاداشتێکی زۆر گەورەی بۆ ئەنووسێت دڵی نورانیە کاتەوە لە خواوە نزیکە بێتەوە و هەروەها پێغەمبەری خوا وەک ئەوە وایە دەدانە ڕۆڵەی مناڵی نەوەکانی حەزەتی ئیسماعیلی باپیرمانی بە کۆیلەی کڕی بێ و ئازادی کات چەند خێریەگا بەم دەجار لا ئیلاهە ئیڵڵا نەخێریەگا ئەمە یەکێکە لەو ذکرانەی کەوا مایەی تەنویری دڵی تۆیە مایەی عیززەتی تۆیە و هەروەها ئایەتە الکورسی دوای نوێژەکان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئایەتە الکورسی گەورەترین ئایەتەکانی قورئانە فرێنەرەی شەیطان و جنۆکەیە بە تاڵکردنەوەی سیحر و جادووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بۆیە ئەوەندە گەورەیە چونکە ئایەتە الکورسی هەمووی باسی زات و صیفات و تەوحیدی پەروەردگارەکە باسی یەکتایی پەروەردگارەکە باسی صیفەتە جوانەکانی خواکە باسی دەسەڵات و قوە و هێزی پەروەردگارەکە بۆیە هەمیشە بیخوێنن بەردەوام بیخوێنن هەر کەسێک دوای هەموو نوێژێک بیخوێنە پێغەمبەری خوا فەرمێت بەینی ئەو بەهەشت تەنها ژیان و مردنە معنای وایە هەر کەسێ دوای نوێژەکان بیخوێنێ ئەو کەسە بەهەشتیە جگە لەوەی کەوا قازانجی دنیایی ئەوەیە کەوا مایەی بەتاڵگەوەی سیحر و جادو چاوی پیس و هەروەها پارێزەرتە لە نفوسی شەیطان و هەمەزات و زوڕیاتی شەیطان 33 جار سبحان الله و 33 جار الحەمدولله 33 جار الله ئەکبەر مایەی داشکاندنی گوناهەکانی تۆن گوناهە بچکۆلەکان و هەروەها بۆ تەواوی 100 جارەکە بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير ئەمانە بەس ذکری دوای نوێژەکانن جا ئەگەر تۆ بەیانیان ئێواران 100 جار بڵێ سبحان الله خێرێکت کردووە کەس نەیکردو مەگەر ئەو کەسەیەک تۆ بکە ئەمە بەڕاستی مایەی پاکێتی تۆیە مایەی بەرزی پلەی تۆیە هەر کەسێ ڕۆژی 100 جار بڵێ لا إله إلا الله بلكل الحق المبين خوای تبارك وتعالى لە عەزابی قەبر لە سزای قەبر لە ترسانی ناو گۆڕ لە بەڵاو مصیبەتی دنیا و قیامەت خوای پارێزێت چەندین فەرموودە لەسەر مەسڵاواتەکانە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تایبەت دوای نوێژەکان دەجار لە بەیانیان ئێواران دەجار پێغەمبەری خوا فەرمێت
صلى الله عليه وسلم هر کسی بیانیان دجار صلوات لسم لدا یواران دجار صلوات لسم لدا حلت له شفاعتي او دڵنیا بە لەژێر شەفاعەتی منایە شەفاعەت و تکا و ڕجای منی بۆ مسۆگەرە. ئازیزان و خۆشەویستان ئەزکار زۆرە بەڵام هەر ئەوەندە ئاماژە بەوە بکەین کە ئێمە هەر زیکرەکانی دوای نوێژەکان و پێش نوێژەکان بکەین بەمە لە سەرمانە بەردەوام بین سەباتمان هەبێ دڵنیا بن خوای تەبارەک و تەعالا ئەی کاتە مایی ڕووناکی دڵ و دەروونت. کەسێک مەجالی نییە دوای نوێژەکە دانیشە لە جۆنی خۆیان بیکات خۆی وا سونەت ئینسان کە نوێژی پەلە نەکا ڕانەکە لە شوێنەکەی خۆیان دانیشێت حتا سونەتەکەش نەکا دانیشێت تەسبیحاتەکە بە جەماعەتی سونەتە و بە دەنگی بەرزی بە جەماعەت ئەسحابی پێغەمبەری خوا وا کردویانە. ئازیزان و خۆشەویستان ئەگەر پەلەیەتی ئیش و کارێکەیە ئەوە خوا خۆیە فەرمووی فەئیذا قەضەیتم الصەلاة فانتەشروا فی الأرض وابتغوا من فضل الله. پەلەتە بڕۆ کارت هەیە ئیشت هەیە خۆشت هەیە کرێکاری کابرای ئەتوانی بڕۆی پەلە بەڕێوە بیکەی بەڵام ئەگەر پەلەت نییە ئەگەر ئیشێکت نییە زەرور نیت وا سونەتە وەک پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەر دانیشی لەگەڵ جەماعەتەکە زگرەکان بەیەکەوە بکەی. و هەروەها پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێت هەر کەسێ هەر مسلمانێ هەر ئیماندارێ لە حەدیثا واریدە هەموو ڕۆژێک 25 جار ئەم ئاەتەی قورئان خوێنێت اللهم اغفر لي ولوالدي وللمؤمنين والمؤمنات ئەفەرمێ خوای تەبارەک وتەعالا بەم 25 جارە کە ئەم ئاەتەی خوێندووە خوا پلە و پایەی ئەو کەسە مسلمانە بەرزەکاتەوە چژن بێ یا پیاو بێ و هەروەها لە گوناهی ئەوانەیش خۆش ئەبێ کە ئەم داوای لێ خۆشبوونی بۆ ئەکات. چونکە ئاەتەکە معناکەی خوایە خۆش بێ لە خۆم لە باوک و دایکم لە مسلمانان پیاوان یا ژنان خوایە لێیان خۆش بە. پێغەمبەری خوا فەرمێ خوا لە خۆی خۆش ئەبێ لە باوک و دایکی خۆش ئەبێ حەقی باوک و دایکی ئەدا کردووە جێبەجێ کردووە و حەقی مسلمانانی جێبەجێ کردووە و خوا لە خۆیشی مسلمانانیش خۆش ئەبێ. لەگەڵ ئەوەیش ئەگەر غەیبەتی مسلمانی کردبێت زەمی مسلمانی کردبێت باسی مسلمانی کردبێت بەڕاستی گردنی خۆی بێ ئازاد نەکردبێ یا ڕووی نەبێ بەڵێ زەم کرد گردن ئازاکە ئەم دوعا بکە بەڕاستی ئەو مسلمانیش بەهۆی دوعاکە ئێمە کەم غەیبەتی کردووە خوا لەو خۆشە بێ ئەوەی خاتە بەر گوناه و غەیبەتەکە ئێمیش. ئەمە بۆ ئەوانن کەوا حەق و مافی خەڵکیان لایە لە غەیبەتکردن ڕووی نایە بڵێ گردنم ئازاکە یا فیتنەیەکی لێ ئەبێتەوە ئاژاوەیەکی لێ بێتەوە ئەم دوعا بکە ڕۆژی 25 جار یا زیاتر یا کەمتر اللهم اغفر لي ولوالدي وللمؤمنين والمؤمنات خوای تەبارەک وتەعالا ئەی کاتە کە فاردی گوناهەکانی خۆت و باوک و دایک و مسلمانانیش ئەوانەی کە غەیبەت کردوون. بەهەرحاڵ شت زۆرە لەم بارەوە باسی کەین بەڵام ئەوەندە هەیە ئەم مانگە کە مانگی ڕەجەبە فرسەی عومر و تەمەنە بەڕاستی لە تەمەنی ئینسانە بۆ خێر و چاکە ئەهلی سەلەفی ئێمە پێشینە باشەکانی ئێمە عاریفان و خواناسان ئەولیا و نوجەبا و نوقەبا لەم مانگەدا خەریکی ذکر و یادی پەروەردگار زۆر بوون خێر و سەدەقەی زۆر بوون و زیاتر خۆیان تۆکمە کردووە خۆیان ئامادە کردووە لەم مانگەدا بۆ خزمەتی مانگی ڕەمەزان بۆ ئەوەی باشتر و چاکتر لە مانگی ڕەمەزانە بتوانن عیبادەت بکەن. و هەروەها ئەوەی کەوا گرنگە ئاماژەی پێ بکەین قورئان هیچدەت لە قورئان نەکەین پشت نەکەینە قورئان. یەکێک لەو زیکرە گەورانە قورئانی پیرۆزە کە ئێمە بیخوێنینەوە و ئەگەر بە تەفەکر و بە تەدەبور و بە بیرکردنەوە لە معناکانی ئەوە بەڕاستی وەک ماوەسە مەلا کەریمە فەرمێت ئەوە نور عەلە نورە قورئان بخوێنین لە معناکەشی تێبگەین ئەوە دوو جار نورە. ئازیزان و خۆشەویستان قورئان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی هەمیشە و دایم گرنگی پێداوە ئەسحابەکانی گرنگیان پێداوە و خوا لە قورئانە فەرمێت بەو پێغەمبەرە نازدارە یا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. خەڵکینە هو خەڵکینە ئاگادار بن هاتۆ بۆ ئێوە ئامۆژگاری کتابێک کە ئامۆژگاری تێکە قورئانە لەلایەن پەروەردگارەوە
کتابێکەوە شیفای دڵەکانی تایە، دڵەکان نورانیەکە، لە نەخۆشینی ڕەزائیلەکان ئەی پارێزی و پاکیەکاتەوە، دڵەکان خۆشەکە، مای هیدایەتە، مایەی ڕەحمەت و سۆز و میهرەبانی و سەکینەتە. لە کاتی قورئانە سەکینەت و ڕەحمەت ئەبارەیە، وەکو سەحابەیەک کە قورئانی خوێن فەرمی یا ڕەسوڵ ئەم شەو سوورەی کەهفمە خوێن، ئەسپەکەم ئەسڵەمێوە، پێغەمبەری خوا فەرمووی ئەو سەکینەیە ئەو ڕەحمەتەیە کە لە کاتی قورئانە ئەبارێ و دابارێت. حیوانەکە دەستی پێ کردووە. ئازیزان و خۆشەویستان، بەو قورئانە خوا فەرمێت ئێوە بە فەزلی خوا، بە ڕەحمەتی خوا، بە فەزلی خوا کە قورئانە، بە ڕەحمەتی خوا کە پێغەمبەرە دڵخۆش بن، خۆشحاڵی خۆتان دەرببڕن. ئەم خۆشحاڵی دەربڕینە، ئەم دەربڕینی خۆشحاڵێ بەهۆی قورئان و پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، بە تەطبیقکردنی قورئان و سنەتی پێغەمبەرەوە. ئەمە باشترین خێر و چاکەیە بۆ ئێوە لە دنیا و مافی دنیا. ئازیزان و خۆشەویستان، ئەو قورئانە خوای تبارك وتعالى پێ ئەفەرمێت لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. القرآن أجر بسر شاق جبل كان بهاتايا شق بوقبو خوينا أجر لتاو قرسي قرآنا بو يا خواب بيغمبر فرميت إما قولك الثقيل وتيكي قرس من دابزان سر ضليتو سر سنگو دلو درونيتو خواب بيغمبر فرميت صلى الله عليه وسلم. يعني ام قرآن بس بيغمبر تواني دي برگي بگري وهلي گريت ان جابي گيني بأمتكي انسان خوام قرآني بو ناردوا بو اويكوا جيبا جيكا بيكا تكتلوكي جياني ياسا دستور غيري قرآن دستوري تر حرامة، غيري قرآن دستوري تر همي بطالة، بس قرآن ان جاو قرآن خوا خوي محافظيك نبا من نبا هرشي علماني هي نبا هرشي بيدينو ملحدة كان هي بقاورو جولا كان ناتوانن دشاتي قرآن بكن دشاتي بكن سركوتو نابن إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. وعدي خوايا خوا وعدي الله هيج كتابي بارز إلا قرآن نبي أم قرآن أجر دو بوم يجو بو باراستني كتشون خوا باراستيتي دنيا بباراستني مسوقرة خلاي بولايني هي هیچ کەسێک ناتوانێت دژاتی بکە. ئەوەیکی دژاتی بکە جگە لە سووکی و ڕسوایی هیچی بۆ نامێنێتەوە. چەندین فەرمایشتی قورئانی فەرمایشتی پێغەمبەری خوا لەسەر قورئان، گەورەی قورئان، پیرۆزی قورئان، پاراستنی قورئان. بۆیە ماڵەکانتان دڵەکانتان با هەمیشە پڕ لە قورئان بێ، بە یادی قورئان بێ. إن البيت ليتسع على أهله وتحضر الملائكة وتهجره الشياطين ويكثر خيره أن يقرأ في القرآن. بيغمري خامد أو مالي أو دلو دروني كواب راستي قرآني تاخوين ريت خواهي تبارك وتعالى آودان يكاتوا فريشتي پر لو مال أبي ملائكة الرحمة وهروا شياطين لو مال الراكن لو دل الراكن لو شون الراكن خير وبرق الروكاتو مالا وبدلني أيوة دليك زبانك مال قرآني تانا خوين ريت ملائكة تيادانية تسكو تروسكا پر لخم وخفتا فريشت الراكا شيطان ما دابي خير وبركتي كما شنك قرآني تيا كما. عزيزان خوشويستان بويا بيغمبر ما اعمروا به قلوبكم واعمروا به بيوتكم. دلكانتان بقرآن ودان كنوا مالكانتان بقرآن ودان كنوا. بويا بيغمبري خوا صلى الله عليه وسلم هميشو دائم فرميتي قرآن بخوينن اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه. قرآن بخوينن للروج قيامتها قرآن تكاو شفاعة خواز أبو إيوة هر كسي الروجي دعاية قرآن بخوينت أو أخواي تبارك لغافلين بأغان دريكا هر كسي الروجي صد آيات بخوينة خوال قانتين أي نسيت وقوموا لله قانتين يعني خاشعين صامتين. هر کسی روی صد آیات خوینه خواه لا قانتین نوسید هر کسی روی 1000 آیات بخوینه او خواه زور درجه برزکاتوا. عزیزان خوشویستان بم قرآن پیغمبر ما إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. بم قرآن خواه كومال برزكاتوا وكومال سكر رسواكات خواه لو أنا ما نجمار بكيك خواه بم قرآن برز ما نكيتوا نكسكر رسوا ما نكي پروردگارا. عزيزان خوشويستان
قورآن فەزڵ و گەورەی زۆر باس کراوە، بەڵام لەم ڕۆدا ئەبینین لە وڵاتێکی وەکو سوید کە ئەوروپایە ئیدعا و بانگەشەی شارستانیە دەکەن، بەڵام لەگەڵ ئەم هەموو درۆ و دەرەسەی خۆیانە قورآن ئەسووتێنن. ئێمە لێرەوە ئێڵێن سووتاندنی قورآنی پیرۆز لە سوید یا لە ئەوروپادا لەو پەڕی مایەپوچی و ناشارستانیەت و دواکەوتویی و عەقڵ و بێڕەوشتیە دوو لە ڕووی جەنابتان. سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە جیاتیەوەی داوای لێبوردن بکە لە مسلمانان، لە 1.5 ملیار مسلمانان بێ داوای لێبوردن، لەگەڵ ئەوەی شەکرێکی ترەشکێنی ئەڵێن نەخێر ئەمە بەشێکە لە ئازادی قورآن سووتاندن. قورآن سووتاندن بەشێکە لە ئازادی. ئەمەیە بانگەشەی ئەوروپیەکان و کلکەکانیان لێرە کە ئەڵێن خوێندنی سویدی و بەرنامەی سویدی و ڕۆژشارستانی سویدی و درۆ دەلەسە. ئەمە ناوێنن ئازادی، بەڵام ئەمە لەو پەڕی دوول لە ڕووی جەنابتان بێعەقڵی و حەماقەت و بێڕەوشتیایە بەرامبەر بە خەڵکی بە حساب مافی ئینسانەیە. ڕای ئازاد هەیە، ئەمە ڕای ئازاد نییە ئازیزان و خۆشەویستان، ئەمە ڕسوایی هەتایە بۆیان. بەڵام ئەو قورآنێک کە سووتێنێت هەزاران کەس قورآن لەبەرەکات، قورآنێک کە سووتێنێت هەزاران قورآن چاپەکرێت، وەکو لە سەردەمی کۆنا بەریتانەکان کە هاتنە عێراقەوە یەکیان هات قورآنی سووتان قەشەیەکیان. کابرایەکی عەقڵیان تیا بوو تووڕە بوو لێوت هەی بێعەقڵ دوو لە ڕووی جەنابتان ئەم قورآنە بۆ سووتێنی، وتی بۆی کە نەمێنێتەوە خەڵک بخوێنێتەوە، وتی تۆ زۆر بێعەقڵی، ئەم قورآنە تۆ ئیسووتێنی هەزاران قورآنی وا دروستەکرێتەوە چاپەدرێتەوە و مسلمانان زیاتر گەرمە بن لەسەر قورآن لەبەرکردن. جا بۆیە ئەمە ئەکبەر حەماقەتە. وەکلکەکانان لێرە کە بانگەشەی ئازادی ئەکەن ئەبێ ئازادار بن، ئەمە ئازادی نییە، ئەمە بێڕەوشتی و دوور لە قیەمی ئەخلاق و ئینسانیەتە. خوای گەورە هەموو ئەوانە سووک و ڕسواکە دش بەم دینەن، دش بەم قورآنن، مسلمانان و ئیمانداران دەبێت بەڕاستی لەمە دووە هەر کەس قورآن لە ماڵانیە قورآن لە ماڵەدانێ بیشی خوێنێتەوە، هەوڵی لەبەرکردنیشی با و هەوڵی فێرکردنی خۆی و ماڵ و مناڵی با بە ئومێدی ئەوەی کە خوا بەم قورآنە بەرزی کاتەوە، نەک بەڕاستی خوا نەخواستە دوور لەم قورآنەوی و هیچەتی لێ بکەی، خوا بەم قورآنە بەهۆی ئەم قورآنەوە داد بەزێنێ و سووک و ڕسوات کە. خوا لێمان خۆش بە، خوا عاقیبەتمان و خێرگەڕە، خوا لە گوناه و تاوامان خۆش بە، یا ڕەبی خوا سەربەرزمان کە، خوا لە بەڵاو مصیبەت و باو نەخۆشی و ناخۆشی خۆمان و وڵاتمان پارێزاو کە، یا ڕەبی خوای بە ئیمانمان شێنەوە مان بێنە زیندوومان کەرەوە، یا ڕەبی خوای گیان بارانی بەڕەحمەتمان بارێنە، خوای کانی و کارێزمان بتەقێنە، خوای لە قاتی و گرانیمان پارێزە، خوای لە بەڵاو و باو نەخۆشی لاماندا، یا ڕەبی خوایە ئەوەی دۆستی تۆیە، دۆستی دینەکەی تۆیە، دۆستی مسلمانان و ئیماندارانە، خوایە سەربەرزی کەی، یا ڕەبی خوایە بەختەوەری کەی، ئەوەی دژمنی بە دینمانە، دژمن بە ئەخلاقمانە، دژمن بە خاک و وڵات و کولتور و نیشتیمانمانە، یا ڕەبی خوایە خەڵکی بەرەو خراپەیە بە، خوایە ئێمە دوعای هیدایەتی بۆگەن، خوای هیدایەتی دەی، ئەگەر شیاوی هیدایەتە، ئەگەر قابلی هیدایەتە، خوایە ئەگەر قابلی هیدایەت نییە، خوایە قەومی سەمود و قەومی لووط و قەومی ساڵح و چۆن بە باو ڕەشە باو بەردباران کرد، خوایە بەردبارانەکەی، یا ڕەبی خوایە لە کۆڵی میلەتیان کەیتەوە، لە کۆڵی مسلمانان کەیتەوە، یا ڕەبی خوایە گیان عیزەت و نەسەت بۆ مسلمانان بگەڕێنیتەوە، یا ڕەبی خوایە ئەوانەی کەوا نەوەکانی مەیمون و بەراز گاور و جوولەکە کە قورآنەکەی تۆ سووتێنن، خوایە بیان سووتێنی، خوایە بیان سووتێنی بە هەتایی لە دنیا و لە قیامەتە، ئەوەشی پشتگیریانەکە، ئەوەی بە ناوی ئازادیەوە